ئێمە پزیشکەکان پیان ڕاگەیاندین کە بارودۆخی تەندروستی زۆر خراپە، ئەمەلی ژیانی زۆر نەماوە بەڕاستی و 5 منداڵیان هەیە. منداڵەکان لە خانەکانی نەوجەوانان لە سلێمانی لای ئێمە پارێزراون و ژیانیان سەلامەتە. بەداخەوە ئەم قەزیە پێویستە کە تەواو یاساکان سەروەر بنتیایە و هەموو قەزەیەکی تر هەمان شێ، بەڵام بەداخەوە توندوتیژەکان دەبێت یاسا ئەوەندە ورد بێ تایدا کە ببێتە ڕێگر لە بەردەم خەڵکانی ترا. بەداخەوە ئەمە بۆتە قوربانی، بەڵام چۆن ئەم قوربانیە ببێتە هۆکارێک بۆ ڕێگرتن لە ڕوونەدانی قوربانی تر. ئێمە وەکو پەرلەمان بە دوواداچوونی وردەکەین لەسەر قەزەکە تا کۆتایی تاوابوونی حاڵەتەکە و بە سزاگەاندنی کەسی تاوان باش. واللهی من جارێ قسەم لەگەڵ دادوەر نەکردەوە، تەنها ئەوەندە قسەمان لەگەڵ داواکاری گشتووە کە ئاگاداری قەزیەکەیە. ڕەنگە ئەگەر مادەکە بەپێی حاڵەتەکە و نەتیجەکە بگۆڕێ، ئەگەر ئەو خوا نەخواستە ئەگەر بمرێ ئەچێتە کوشتنی بە ئەنقەستەوە، واتە 406.